بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە ئاڵقەی چوونەی بەرنامەی ئاوادان بێ با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان ئەم بەیانیش لە یەکێ لە گوندەکانی کوردستان لە ناوچە جیاوازەکانی کوردستان کە بریتێ لە ناوچەی شارباژەڕ و هەروەها گوندەکەش بریتێ لە گوندی چۆخماخ. بەرنامەی ئاوادان بێ هاتووە بەوەی کە چۆخماخ بە ئاوادانی پیشانی ئێوەی خۆشەویست بە. چۆخماخێکێکە لە گوندە جوانەکانی ناوچەی شارباژێڕ و هەروەها لە شوێنێکە هەڵکەوتووە چۆخماخ کە دۆڵێکە و هەروەها هەر چوار دەوری بریتێ لە کۆمەڵک کوێستان و هەروەها ناوچەیەکی شاخەویە. بە دەستی ڕاستمانە بریتێ لە شاخە ڕەش و هەروەها دەستی چەپمان بریتە لە چێوی ئاسنگەر بریتێ لە چێوی پێرباییز ببورن و هەروەها پشتیشمان لە ئاسنگەرانە. هیوادارم ئەمڕۆ لە چۆخماخ بتوانین بەرنامەیەک پێشکەش بکەین کە بەدڵی ئێوەی خۆشەویست بێ. جەوەکەشی جوانە دڵنیام لەوەی کە ئێوە بە جوانیەکانی چۆخماخ ڕازیە بن. فەرموو با بچین بۆ چۆخماخ. سلام علیکم. سلام سلام خێر بێ. ئەتۆ پێم بڵێ بزانم بۆ کوێیەتی بم. وەڵا ئەواسم بۆ کوێی چی هەیە ئێستا چی کە وا بێ بە ناومێدی نەیەوە؟ وەڵا غێر دووسێ کارگم دەست کەویان هێنم و ئەگەر دەستیش نەکەوێ دێم و ماشەڵڵا ساڵی وا هەیە ئەم ناو دەوەنوینە کارجی زۆرە. زۆریە وێرە وەڵای بێ بە ساڵاوی وێرادەی خوای ساڵی وا هەیە زۆرە ساڵی وا هەیە نییە و باشە. ئەو کارگە چ جۆرە کاریۆکە؟ کارگە بوو بوترەکەێنەی پێڵێن کارگە کە پشتی عیبی نەبێ پشتەکەی بۆرە بەرەکەی سپیە. باشە جیاوازی چیە لەگەڵ کارجی بۆڕە؟ کارگی بۆر نازانم کاری بۆرم نەدیۆ من سپی و زۆر سپی و جوانە کارجی بۆڕ. ئەم کارگەی خۆمان خۆشترە نازانم بەخواڵێن کارجی جیایە وازام ئەمە هەر لە بن دار و دۆنی دێتە دەرێ بەڵێ. باشە ئەگە بە سواری گوێ درێژ نەبێت تااقەتن نیە؟ وڵا دوورە ڕێیەکەم دوورە لەبەرەوەی ناگەر لەم نێزیکانە بووە ئەوەیە ڕوومەلە قوڵی ئەسپەڕەشی هەیە لەولایچم بۆوێ. ڕەزوشت هیچ نییە خەریشیان بەرەوەڵا ڕەزیشم هەیە جاڕنیەکەین و قونار و ناوپەلیەکەین و تۆ پێم بڵێ بینیم کەرەکەت لە قاو کردووە بە زنجیرەکە چی بۆ؟ تۆزێ نالەبارە لەبەر ئەوەی لە ترسیەوەی وام نەکرە ڕۆژیچکە لە دەستم ڕای کرد لە ترسی ئەوەی وای لێ. باشە لەشە ساغ بێ یاخوا مۆفەق بی. کاک نەژاد سەلام عەلیکم. عەلیکم سەلام و ڕەحمەتوڵڵی خوا بەخێر بی. سوپاس دەکەین. تۆ پێم بڵێ بەم بەیانیە زووە لە ناو چۆخماخە چیەکەی؟ وەڵا بە خێراتنی جەنابتانەکەم یاخوا بەخێر بێن بە گوندەکەمان بە تەمای شاری ئینشاءڵڵا ئا بەیانیان ئێمە قاچک و ماست و پەنیری ئەو خەڵکا بین بەرەو سلێمانی و بۆیان ساغەکەینەوە دێنەوە ئینشاءڵڵا. باشە بەلامەوە عەجایە بوو ئێستا قارچک ما بێ یاخود ئێستا ئەمە کارگە بە دروکێنێەوە نیە؟ ئەم کارگە لەکوێ هەیە؟ ئەم کارگە لەم شاخانەی خۆمان هەیە بڵین لەم دەشت و چیوانەیە. خی گەورە بارانەکەی بۆ نادین بە هارەکەی تر خی گەورە بەسەری کردنەوە بە هارەکەی تازە کردەوە ئینشاءڵڵا. وابزانم چۆخماخ بۆ ئەم جۆرە قارچکە بە ناوبانگە وایە؟ بەڵێ سپاس بۆخوا ئەوەش نیعمەتێکی خی گەورەیە. الحەمدولله. کوتت ماستش کۆکەمەوە نیە؟ بەڵێ چۆخماخ بەس ماستی هەیە بابەتە شیرەمەنیەکان یاخود شتی تریش هەیە؟ وەڵا بەس ماست و پەنیرەکەیە ئیتر بڵین ڕۆنەکەرە و شتی واشی لێ بەرهەم دێنن بەسەوە زیاتر بۆ خۆیەتی خەڵکەکە. باشە تۆ ئەبێ بە چەند ڕۆژ جارێک بچیت بۆ شار؟ وەڵا بە 2 ڕۆژ جارێک بنێتم بۆ شار.
بەڵێ لەوێ چۆن ساقیەکەنەوە ئەیدەن بە یەک دوکان یاخود شوێنێک هەیە و تەوزیعەکەن وڵات تقریبان دوو دوکان سێ دوکانمان هەیە لە کارە دەوشک شتەکانە بین بۆ ئەوان و ئیتر بازێ کەس داواکە لە ناوشار بۆیانەگەین بۆ ماڵەکان و ئەو شتانەیە باش کاک نەژاد با بزانم ئەو قارچکە قارچکی جایە لەگەڵ قاچکی بۆڕ و لۆ ئەوانە جیاوازەوە نیە بەڵێ جیاوازە بەزەم کە قاچکەش تامێکی خۆی هەیە ئەمەش قاچکە بە تروکێنەی پێڵێن ئەمەش بەهاران خی گەورە نیعممەتێکە لەو عەرزە دەریەکە بۆمان و ئیتر سپاسی خواکەین لەسەر و نیعممەتانەی خوا باش ڕێگاکەتان خۆڵە بۆ تۆ ناڕەحەت نییە وەڵا ناڕەحەتان جە چی بکەین وەڵام من بستێ مناڵ بووم کە لەم جادەیە ئەو سار نەمەزانی سیارە لێ خوڕین وشیشیە هەڕڵین بۆتان چاکرێ وای لەکەن واکێ ساژ نەکراوە بخۆم پیر بوو خی گەورە مەحفوظت کە ئینشاءڵڵا خواخەوە ڕەبی بەخێری سەرچاو حتمما نەزانم ئێستا تۆ نانەکەی بەس با بزانم لە بەیانی سەعات چەندەوە هەستاوی وەڵا لە چوارەوە ساوی سەعات چواری بەیانیەوە خەریکی نانکردن یا ئیشی ترت کردو وەڵا ماڵاتمانەی ترە بێ بیانێنینەوە بیان دۆشین ماڵات چیتان هەیە وەڵا ڕەش وڵاخمانەیە ڕەشەوڵاخ حیوانی ورد ڕناگرن نەوەڵا ئەی لەکەیەوە ڕێکەوتوی بۆ نانکردن وڵا لە سا حەوتەوە ئەی تەنورەکەت کەی داگرسانوە تەنورەکە وەڵا 6:30 بودام گیرە تۆ پێم بڵێ ئێوە بەس نانی تەنورە خۆنیانێ بێ خۆتان نان بکەن وەڵی من هەر بۆ خۆم بە نیسبە خۆمەوە حەزم هەر لە نانی تەنورە ئەی کەواتە مانگی چەند جار نانەکەی وەڵایەوە مانگی 3 جار 4 جار ئاوە ئەی ئەزانی جاری چەند نانەکەیت ناژمێرم نەوەڵا بەڵام بەسەر بەهینی خۆمەی بەڵێ نای پێوم ئاردەکەش نا ینی بەهێڵە چش نایکەی نەوەڵا هەر ئاوای بێژم لەش ساق بێخوا حتممە هەر خۆشە دەشێنی بەڵێ وەروەڵا بەخوا گەروا بێ ئەرکشت قورسە وەڵا ئەرکمان قورسەر وەڵا ڕاستە ئەی بەروبوومی حیوان چی لەکەن وەڵاهی بەرە بووم بەیانیان تە شیرەکان لێستێنین و ئەی کوڵێنین و هەوێن یەکەین ڕانی سلێمانیەکەی ماستەکەی وتت مانگاتان هەیە مانگا یەک شتی باشە لە چۆخماق ئەوەیە کە شوانی ناوێت ئەر وەڵای تر هەر بەیانیان دەریەکەینە ئەڕوا بۆ خۆی تەیواری بخۆی دێتەوە ئەی باشە تۆ پێم بڵێ ئەیکەی تۆزێ پشت دەحەسێتەوە ئەیکەی تۆزێ ئیسراحەتەکەی وەڵا حەسانەوە بڵێم کێ دەوری سەعات 11 دا ئیترە ڕووینە ژوورێ نانە چاینیوە ڕۆی حازرەکەین دوانیوە ڕۆی بە دەست پێ بکەنەوە نێژینیوە ڕۆیەکەین تۆز ئیسراحەتی بۆکەین ئیترە تا عەسری دەست پێ ناکەینەوە ڕۆژ درێژ بووە یاخوا لەش ساق بێ با بزانم لە کچەکەشت بپرسم بزانم ئەو تۆ پێم بڵێ تۆ چ دەکەی وەڵی من قوتابی تا چ قۆناغێک ڕۆیبی تا 12 ئامادەی ڕێ ئامادەی ینی تۆ ئیشاڵا بەتەما دەرەجە و بەتەما کولی و ئەوانێ دوانە ئینشاڵڵا ئەروەڵا پشت بەخوا بەتەما کوێیت بەتەمای سلێمانی بەس بەتەمای بەڵێ ینی تۆ ئیشاڵا لە داهاتوو ئابی بە محامی ئینشاڵڵا کاکترجان سلام علیکم عليك السلام وسەرچاوم خۆی بەخێری سپاس دەکەم باجارە خەریکی تو بڕینەکە بووی ئەوە بۆ بڕیت خوامە توێک بوو بەخواگە بڵم بەدایمە دەفتەرێکی هێنا شاتوش بوو شاتۆ گەورەکە بوو وشکی ئەم ساڵ هیچمان نەماوە بەهۆی زستانەکەەوە نا خۆی زستان هەوایەکەی پێڵێن وەی شومە ئەوەی شومە لە ئەم وەی شومەیە کە بدێ هەوایەکە لە ساعتێکاتە ئیسی هیچی نێشوە نەڕەزی هێشتووە نەتووی هێشتووە ئەوە تاها جۆزەکانی وشی بوون بابزانام ئەم ساڵ بەروبووم هیچ هەیە حەچی بەروبوومی ڕەز و بەرزەدرە خەتێنیە ناوەڵە ڕز و شتیش نییە ڕاست هەر وێران بووە ئەوەڵە سا من لەوانێت دەڕۆجوتم هەبێ هەمووی سپیکەکەی هەمووی لە بن و ڕگەوشە بوو کاک شێخ بابزانم ئێستانە بەس قەدیم تۆ هەر لەم دەیە لەدایک بووی ئەرەوەڵە ئەی تو باشە بابوو با پێدیشە کەواتە ئێستا چۆخماخت زۆر خۆشەوێت قافیە تۆ پێم بڵێ بابزانم وەختی خۆی وڵاخە بەرزە ئەوانە لەم دیانە زۆر بوو بابزانم تۆش ئەوەی کە پێگوتە کاروان و ئەوانت کردووە
بە زۆری من لەبەرەوەی کە براکانم لە خۆم گورتر بوونەوە هیدار بوو و زانە ها تازە بوو جا خوشکانیشم لە خۆم گەورتر بوون لە خۆ جادە نەبوو هیچ نەبوو بەرەوەڵا ساڵەوە سی کاروان ئەرە بەخۆ باەس و باژیرم هەبوو شتم هەبوو کاروان هەر ئێوە بۆ ساخکردنەوەی ترێوشت بوو یاشتی تریش جەوتمانەکە ئەم نزارە هەموو جەوی بوو ئەو گەرمێنەش هەموو ماڵێکی کوڵانی هەبوو ئەبووە ئێمە لێرە جوتیان بۆ بەرین بیدەین بەگەنم دوو کارۆنی جوتمانە کە کاروانێکی ترش ئەنجاترێ پێگەی هەر ئوسلوب وا بوو خەڵک بۆ وەژیە ئەو کاروانە دوور و درێژانەی کە هەتان بوو چەند قۆناغ بوو وڵای خۆران لێرەوە ماڕۆشین بەم شاخانەیە ڕۆشین ئەچینە دەوری سوکۆ سوورگا لەوێ ماخە سوودا لەوێش ئەو جادەیە تۆزە سەخت بوو شەو لێ پەڕین و جا ئاڕۆشتین بووە ناو هەمەوەن لێوە ئاڕۆشتین بۆ ناو جەباری لە لەیلان ترشم فرۆشت ینی کەواتە لانی کەم سێ قۆناغتانە ئاڕەوەڵا هەر قۆناغێکیش لانی کەم لەوانەیە بڵم 6 ساعتی بەلانی کەمەوە دەکۆرە زۆرتریش چۆ پێش 6مان پێچ و 6 ڕۆژ بەجار بوو ئەگەر زوو بارەکە بۆ ورات 5 ڕۆژ 4 ڕۆژ ئەگەر زۆرتر دەڕۆژیشمان پێچ کاک شێخ با پرسیاری ئەوە بکەم بزانم وەختی خۆی ئەگەر کەسێک بەسەن لەو شاخەی بەربایەوە دەستی بشکایە چیتان لێ وڵا فریایە کەوتین چوونەمان هێنایە و جەڕاحە بوو لێرە جەڕاحی چاکچا بەخوای دیومە هێستەکەی دەرپەڕێەوە لە گۆشتەکەی چاکی کردو حەخەسەخانەشی نەدی وێساش نەدی بە زۆری چیان بەکارێنەوە کۆ بزانین وەکو چیلە و بۆ چاکبوونەوەی شکاوی پێست ئەرەوەڵا پێست و هێلکە و ئەگەر زۆر سوک بووە هێلکە ئەگەر گەورە بووایە ئەبیا حیوان سەر بڕێ و پێستیان تێ پێ چاو خی گەورە چاکێکت قەدەری وایە بابزان ئێستا لێرە لەم گوندی چۆخماخەیە چت هەیە بە چۆمەش وڵی ئێم من بە تایبەتی ئەم قزانین من ماڵاتم لەبەرەوەی کە مناڵەکان هەمووی لێرە نین هەر خۆم عیلەکەم عیلەکەشم بێ تااقەتە ماڵام هەبوو ئەژنۆ سەر مانگەوە فەوتان و نیسە بەس ڕزی باشم هەیە ڕزەکانیشی مەم ساڵ لە حەز وڵاتێکیا دابنیشتمە شایدم هەیە و پیاوە شایدە لە هەر وڵاتێکی کەیا دابنیشتمە لێرم ئێستا حکوومەت قەرەبوویە کرد چونکم ڕزی باشم ئینتاجی چاشمەدا بەدوام ساڵ قەدەری خوا هیچ پێم ناخۆش نییە بەڵام بە ئاراقەکرێتەوە بەڕاست چونکم هەمووی لە بناوشک بووە ئەبێ ببڕێ ئەنجاجارێکە و لە لێش هەڵدا هەڵیاوەتەوە هەموو دوو تووز و سێدا گەورە مەحفوظان کرد لەگەڵ جەنابتانە ئێوەش ئاگە تۆ بێت ئەلێرە دانیشی تۆزێک خوا قەوەتە بە یاخوا بەخێر بن سەر چاوم خۆشحاڵن بەخێر بن سەر چاوم بەڕێزن یاخوا بەخێر هەر ڕێک هاتیینە ناو ڕزەکە بۆلات یاخوا بەخێر بن سەر چاوم چۆن ڕێگەکەتان دۆزیەوە وڵی دۆزینەوە ئەڵێ پینەچی چاک بە پرسیارە دۆزرێتەوە وایە یاڕەبی خوا قەوەتە بە ئێسا و خەریکی چی خێرن سەر چاوم وڵا خەرکی جارنی ناوم ڕزم تۆ پێم بڵێ چ جۆرە جیایکی زۆرێنەوە وڵای هەموو ئەیشتیا تاڵیشەی تایە ئەم گوڵەسپی تایە وڵا ئەنوە ئیجاتە جێزەری تایە مێژوەری تایە هەموو شەکانی تایە مرۆریتیانە مرۆریشتایە مرۆری تایە تاڵشکێکی زۆر بەقوتیا ئەم نوعیتایەوە دیارە تۆ پێم بڵێ ئەگەر جارڕینەکەی ئەم ڕزە چ لەیەک ئەم جایە وڵی ئەم جارنە لە کۆمەڵەکشە دەی پارێزێ هەم لە ئاگری پارێزێ هەم لە جارنەکە لە ئاگرەکەی پارێزێ ڕزەکە بە قەوە دەکا پێی جوانە بێ وەختی خۆشی ترسنیە لە بەرمار و مۆروشە دیتە ناویەوە کێشەر نابێ ڕزەکەی تۆ بە زۆری چ جۆرە ترەیەکت هەیە لێرە بە زۆری ڕشکەمان هەیە لێرە چونکم ئەم شوێنە کوێستانە ترێکی کە نامێنێ ئایبنەوە بەراز و شدی خوا بەڵام نەما ئەمێنێتەوە ئەتوانی بکەیت بە مێوجێتی خەڵک فێر بۆ بنایفرۆشێ هەرێکێن بە مێوژێ ئەمە بێگجێ ئەیفرۆشی من ویستم لێت بپرسم بزانم ئەمە بەتەما هینیت بەتەما ئەوەی کە لە ئێستاوە بەترێ ساقیکەیتەوە ئیشەڵا یا بیکەی بە مێوژ ئێمەیکەن بە مێوژ بە مێوژەی فرۆشین واتە ینی شوێن مشتاقیشت هەیە هەموو شوێن مشتاقی باشمان هەیە شوێنی چاکمان هەیە پاکراوەتەوە بۆ وەختی خۆی ئەم ڕزەی تۆ شێوە نسێ وانە شێو نسێ بەڵێ زۆریش نسێ نیە بەڵام نسێ نا شوێنەکەی زۆر چاکە نسێ بەڵێ وتت بە زۆری ترێ ڕشکە ئەوانە هەیە ئێمە ڕەشە بەکاردێنین ترێسپی سادانی و سەر قوڵە و ئەمە ڕزی کەمانەیە لە نزیک ماڵەکان هەموو ئەیشی تایمە بۆ خواردن بەس ئەمە دوورە ئەمە دوورە لەبەر دوورە دەستە بێک جێ هەرەوەزی بۆ کەین و ئەیکەن بە مێوژ و بەکاری تۆ پێم بڵێ بەهار بڕیوتیا پاییز بڕیومە من ئەڵەن پاییزە بڕ بۆ ڕزی زۆر باش نیە نازانم زعیفەکە ئەزانی چوانە بە شوێنە بە قوەتی عەرزەکەیە بۆ ئێرە پاییز نەی بڕی تریەکەی سادەی لێ ناکەی
ترێکی سوورە بێ بەڵان کە پایل بڕیت تۆ لە قەوە دەکەوێ ترێکە ڕەژە بێ الحەمدوللا ترێ هەیە حەمد و سەنا بۆ خوا ئەم ساڵ سەرمانەیە شۆ بەڵان ئێرە باشە ئەم ڕەدانی کە وەی شوێنی لەسەر نییە باشترە لەلولا بەڵان ئەوەی دەشتەکان هەموو سەرما بردێت ڕاستەفەرمی طبعا بەفری باش باری وە ئێستا لە ئەم ساڵ خوانێ بڕ دوو جارباری و جاری بۆ 56 سانتینێک باریوە زۆر درەختی وشک کردووە بە زۆری نیشتوە لە جارێ ئەوەی لە ماڵەوە ئەوی لە دەشتەکانە هەمووی وشک بووە پێم بڵێ بزانم مێو ئازایە بۆ بەفر مێو ڕەشەکەی ئازایە ڕزگەکەی بەز ئەوکەی کە زۆر ئازان نیە بخ تۆ پێم بڵێ فریا جاڕنێکەوی شەڵە وردەوردە خەریکە میشەڵە چۆنە دەرمانت پێ نەکرد دەرمانی پێ ناکەم دڵم نایە بخەوە چەند ساڵە دەرمانم پێکردۆ ڕەتەکەم وێران بووە بەڵام ئەگەر ئاوە پوشەکەی تابێت لەوە باشترە کە دەرمانی پێکرد تۆ پێم بڵێ لە چۆخماق لە دایک بوو جەنابەت بەڵێ چەنە پێت خۆشەکە دێەوە بە چۆخماق بەقە هەموو دنیا پێم خۆشە هەیە خاک وڵاتی و نیشتمانی خۆی پێخۆش نەبێ بە تایبەتی ئەو شوێنی کاڵێن وەتەن کوتر ڕزەکە خۆت بنیاتن ناوە بەڵێ ڕێک خۆم بنیاتم ناوە بەشێکیم کڕیەوە بەشێکیانم بنیان ناوخم دەخوای گەورە سەلامەت و کایشەڵا بەرەکەت داری قوربانت بم بەڕێزن چای منێ بابزانم ئێستا لەم چێوە بەچیەوە مەشغوڵی گڵا ئەستا لەم کاتە بۆ هی ناتوین بۆ دەرگادانە ناتوین لێەوە پێویستمان بە دەرگاکەی دەرگای ناو ڕۆژوباخەکەمان ئەمانەوە دەرگاکە دانێن وا ڕێکەوت ئەوە جەنابیشتان هاتون خۆشحاڵین بەخێر بێن جا ئەگەر فریا بکەوین ئەگە فریا بکەین دەرگاکە دابنەوە ڕەنگە جیارنەیە هەروە ژێر میوەکان برنینەوە گینا خۆ دەزانیت کەم تاکوت جووتمان کردووە تۆزە خزمەتێکی هەیە بەڵام جاگوژی شەرماوە کاک شێخ حتمما تۆ لە چۆخماق لە دایک بووانی ناوەڵە ناوەڵا کاکە لە چخوان لە دایک نەبووم ئەوەش لەوانە پەیوەندی بە ژیانی پێشمەرگایەتەوە وڵا دوور لە ژیانی پێشمەرگاتی کاتی خۆی باچی وتم ڕێک مەسەلەکە تۆ پێشوەخت هیچ نەبوو هیچ ئاگادارێکە نەبوو ئەگەر معلوماتت باوکم مەلا بووە کە مەلا بووە لە ساڵی سەرەتای پەنجاکانە خزمانی هەناران بە تەکلیفی حاجی شەمحەمەدی گاپێڵۆن کە ئامۆزای گەورەیان بووە کردویانە بە مەلای خۆیان لە 51 و 2 ئەلو دەوروبەرەیە ئەجا ئێمەش تاوەکو تقریبان تا 59 لە هەنارانی خوارو بووین من و سێ خوشی کەم وەلدی هەنارانی خواروون ئازانی خۆشی قەدیم زۆر خۆش بوو ئازانی لەبێر یانی ئەگەر بوون مونە ئەچە ژنیە نابێ و شاییە کرابێ ئێستا ئینسان بە توخی لە بیرێتی لەبەرچی لەبەرەوەی کە ئەو کاتە زۆر گرنگی بە ئەو مناسبەتە خۆشانە ئادرا بازم بۆ ئەو کاتە چی لەبیرە وڵای جا خۆ مناسبە هەبوو وەڵام وەکو پێ دەڵام مناسبەکان تقریبا هەمووی کاڵ و کرژ من لۆ کاتەیە هەموو خەڵک بە حکومی دەستەنگ بۆکو پێویست ئەوەی نەبوو ژیان وەکو پێویست نەبوو وەکو ئێستا ئەمڕۆ ژیان باش نەبوو بەڵێ هەبوو شتانە هەبوو مەسەلا شاوی زەماوەند و ئەوانە هەبوو خراپیش نەبوو خۆشی بوو دڵ و دەروونەکە سەدقات یارە خۆش ئەم کاتە خۆشتر بوو ژیان سادە بوو ساکار بوو ژیانی خەڵک بەگشتی هەمووی وەکو یەکوا بوو ئەو فەرق و جیاوازیە لە بینی ژیانی خەڵکانە نەبوو وەکو ئێستاکە یەکێ لە ئاسمان یەکێ لە زەویە کاک شێخ با بزانم لە ئەم گوندی چۆخماخەیە تۆ چی ئیشێکت کردووە لێرە ینی مەبەسم وەیە هەر لە کاروانەوە هەر لە وڵاغاریەوە هەر مەسەلەن بۆ نمونە لە باغداریەوە چوزانم لە حیوان بەخێوکردنەوە چی کردووە وڵی وەکو پێم وتی کاکە گیان باوکم پیاە بوو سەرەتا مەلابووە لە تقریبان لە سەرەتای شەسوانەوە بوو پێشمەرگە زیاتر ئەوەی کە من هاتممە تیارە لە هەشتاوێک هاتوونیێرە بە ئەوەی کە هین بێ باخمان هەبوو باخ بە حکومی کە پێشینەمان خەڵکی هێرە بۆ چەند پشتێکمان 5 تا 7 پشتمان لێرە بڕاوەتەوە زیاتر هینمانە بۆ باغداریمانەوە بە پێی ئەویش ئەوەی نەبوو باوکم هەر شتێکی جوزئی کەمی هەبوو کە شتەکە هەچەند لە باوکی زۆریان بۆ ماوەتەوە بەڵام ئەم کەمی ویستوە وتێتی لەبەرەوە من فریای ناکەم ناتوانم تااقەتم لێنە کەمێکمان هەبوویش بەوە ڕاگەشین
بەڵام لەم ئاخرا بخۆم لەگەڵ یادی بەخێر لەگەڵەوە بنیاتمان ناوە زیاتر لەگەڵ باغاریش دەینا ئاژەڵوشمان هەبووە ئەوەی من لە بیرم بێ زستانە نەیا بە خەڵک زستانە نەیا بە خەڵک ماڵیانەوە بێ خزمانی میۆڵاکە سنگەر ئەمانە بۆیان بەخێوە کرد بە هارانیش تقریبا ڕامڕۆ 6 ساڵە لە مناوای بووین لە هەفتاوە تا تقریبا هەفتاوە شتوانە دو چوینە بەری کوردستانی ئێران بۆ پێشمەرگایەتی بۆ ئەوەزا شێخ سلام علیکم. سلام ڕحمەت الله بەخێر بێ باسی سپاست دەکەم خی گەورە ئیمانە باتێ با بزانم لەگە کاک شێخ مێدا ئەمڕۆ چیەکەن بە چیۆ مەشغوڵن تۆکەیتەوە ئێرە زیاتر بە چیۆ مەشغوڵە بی وڵا بە زۆری هەر ئەو چیەکانی ژارمەتیە ئەرە وڵام ئەی تا چەند دڵتان بە ئێرە خۆش وڵا زۆر دڵمان پێخشە تەمان دڵمان پێ خۆش نەوەیان ناهاتینەوە تۆ پێم بڵێ کە ترێوشت پێگا چی لێکن وڵا لێەکەینەوە کە پێگەی لێەکەینەوە خێنە سەر سفرەشتۆردایەخن کەن بە مێوش بەڵێ بەزێکێن بە مێوژەمە دۆ شاوشتی لێکن بەس بەشی پێویستی خۆمان تۆ پێم بڵێ با بزانم تۆش هەر قەدیم لە چۆخماق بوو یا لە شوێنی ترەوە هاتوو هەر خەڵکی ئێرێن و ئەوش ئامەزان هەر خەڵکی ئێرێ بەس مام بە بۆنەی ئیتر وەزعەکەی خۆیەوە ڕۆشتووە لێرە لە کاتی فەقەیەتیان ڕۆشت و بۆ بەمەلاینا هەر لێرە ئێمە هەر لێرە بووین هەتا هەفتا لێرە بووین ئێمە ئیتر دوای چوونە سلێمانی کاک شێخ مێ دەڵێ ئەوە کە ئاوا سەیری ڕابردووەکەن یەک پارچە هەمووی مەئەسات و هەمووی کێشە و گرفت و ئەوانەیە با بزانم تا چەند جەنابیش لەگەڵ ئەو کێشە و گرفت و ئەو هەموو کۆچ و کۆچبارێک کە ئەوان کردویانە و ژیانی پێشمەرگایەتیە جەنابیش چەندێک بەشدار بووی لەگەڵیان وڵا ئەوەی کە بەیەکە بووبین هەر بەشدار بووین بەیەکەوە بووین و زۆر هات ینی بڕۆین کۆچبەریمان زۆر کردەوە بەڕاستی تۆ پێ سەری کەلام لە هەفتاوەشتەوە بێکەوەین تا ژیانی ئەم تا تقریبا 93 چوین دە کوردستانی ئێران بە پێشمەرگایەتی و ئاوارەیی و بە کۆچۆڕە و لە کۆڕە و ئادەم بابەتانە با بزانم بەو ژیانێک کە ڕابردووە هاتان بۆەوەی ئێستاشەوە تا چەند شکر و سابیری پێ وەڵاهی پێش شکر و سابیرین زۆر لە ڕابردوو شاو لە ئێستێشە بەس ئێمە تەنها گلەیەکمان لە حکوومەتی خۆمان هەیە کە هیچ شتێکی بۆم دێ نەکردو بە تایبەت بۆ منتیقە ئەوە جادەکەیتی خۆتان بینی و تا لەوەی کە ئەزانم ئەڵەی ئەم دەیە وەختی خۆی زۆر پشتیوانی پێشمەرگە و شۆڕەش بووە ئێستا بووە لانێکم ئەو جادەی ئاوا خۆڵم ئەبیا و جاداوە خۆڵە بووە بیا پێویستیەکانیان گەنجەکانیان یعنی هەمووی کار و کەسابەتیان هەبوایە هیچ کە نەبووە معمەلێکی دۆشاوی ترێ دۆشاوی تەماتیان دانایە بۆ خەڵکە و بە ژیانی خۆی و مەشغوڵ بووایە و یعنی پێداویستیەکانی خۆی پێپڕکرداوە بەو باخوو بە و ڕەنجەی کەیدە پێم بڵە حەزت لە ئاژەڵداری و لە مانگا و لە بزنوشتیوانە والله مانگام زۆر حەز لێ مانگام زۆر حەز لێ و مریشک و قەل و قازۆش تانەشم حەز لێ بڵێ هیچتان ڕانەگرتووە لێرەنە والله آخر چکم لێرە سابت نینێمە دەبێرەوەی بەڵێ ئیت بەس زۆرینەوە بەس هەفتانە 2 ڕۆژ 3 ڕۆژ ڕۆژێک لێرە مەحفوظتان کرد کاگالی جان سلام علیکم السلام ورحمة الله بخير بن سوپاست دەکەین بەرو ماڵتان زۆقێکی جوانی پێوە دیارە ینی ئێستا ماڵ هەیە لە گوند کایبینی هەستەکەی کە ئەڵی زۆر ماندوون زۆر بێتاقەتن بەس ئێوە ماشەڵڵا بەرو حوشەتان پاک گوڵ و گوڵزار چۆن ئاوا چۆخماختان خۆشەوێت چۆن ئاوا لێ ماونەوە والله حاجی پێشکی بەخێر من سەر چاومان بەخێر من سەر چاومان بۆ گوندەکەمان گوندی چۆخماخ سروشتێکی جوانی هەیە خۆشتان بینیتانە بەڕاستی حاجی گوند کەسێکی سادن کەسێکی دڵپاگن ئەنجا کە دڵپاکی ئەم شتانی کە تۆ دروستەکەی بۆ سادەی بۆ ژیانی خۆ بۆ ئەمە ئەوە نییە بۆ پارە بێ بۆ تەمۆ بێ من خۆم حەزەکەم لە گوڵگوڵزارە لە سروشتی بە چەنە سروشتەکە جوانە حەزەکەم ماڵەکەشم سروشتەکەی جوان بێ بەو شێوەیە کە ئیبینی هەر یەکە و ڕەنگە گوڵێکم هەیە باشە تۆ پێم بڵێ لە چۆخماخە چی تۆ هێشتۆتەوە جاری وایە هەیە ئەڵێ یادگاریەکانم منی هێشتۆتەوە هەیە لە ڕابردوو مێشتومەوە ئەڵێ ژیانم ئێستا لە شارە ناگوزەرێ حەزەکەم هەر لە لادێکە بمێن بابزانم تۆ چۆنە لە چۆخماخ ماویتەوە من هۆکارەکەی چۆخماخ بەڕاستی خۆ لادێ کارەساتی زۆرمام لێ چێشتۆ و لە ئەنفالە لە ڕووداوی ترا بەم شێوانە هەبووە بەس لادێ زۆر خۆشە ئەوانێکی ئێمە من بەداخەوە من لە مناڵیمەوە لەم گونداژیم لە مناڵیمە لەم گونداژیم
چون گوندەکەی خۆمان گوندێکی جوانە ئێمە کاتێک بوو جادەمان نەبوو ئەومان نەبوو کارەبامان نەبوو سیارەمان نەبوو یعنی بێداویی ژیان نەبوو مۆبایل نەبوو ئێ باشە ئێستا ژیانەکەمان لە لادێ ئەگەر مەسەلە بێقەنەعەتی نەبێ دیەکەمان کارەبای نیشتیمانی هەیە کە شەید بەکریە ناوێتی هەزار ڕەحمە لە گۆڕەکەی کە کارەبایەکی زۆر باشمانەیە هەموو ماڵک بیرن تیوازی هەیە مەکتەب تا 12مان تا 12 بڵین تا مناڵمان لەلامە هەتا گەنە زانکۆ من کوڕەکەمەوە بەشی یاسایە هەتا 12 لێرە بووە لای خۆم بووە یەکە لە 12ش دەرچوو ئەچێتە زانکۆ هەر لە شارەکە شاروا ئەچێتە زانکۆ ئەچێتە شوێنەکانی تر سروشتی کوردستان گوندەکەی خۆمان ئێدە ئەم گوندە جوانی کە ئەیبینی خەڵکیانی ئەڕوات بەس دوای بەشیمانیشە بێتەوە ڕاستە لێرە قساڵن لادێ ماندوین هیلاکین ناتوانین ئەرکی زۆرە بەس لە هەمان کاتیشە دوایی کە ئەچێتە شارەوە بەخوا تاقە ناگرمە بێمەوە لادێ با بەپرسم بزانم چی چۆخماخت پێ بەجێ هێڵە یاخود وا لێ دێکە چۆخماق بەجێ بێڵی و چۆڵیکەی ناتوانم بە هیچ شێوەیەک بەس یەک زەرەری بۆ خێزانم هەیە لەبەرەوەی ڕەفیقەکانی من هەمووی لە شاران باڕ لەوانێت تاکە ئافرەت کە خێزانم چیا لێرە ما بێتەوە ئەو لێرە ڕەفیقان هەموو ئەشخەص شار ئیسراحەتە ئەم هەموو بەیانێکی زوو هەموو مەلابەنگدانێک ئەو هەڵەسێ بۆ ناو ئاژەڵەکان بۆ ناو مانگاکە قەل و قاز و مراوی و ئیش و کارەکان ئەم زەرەری بۆ ئەوتیایە ئیناوەکو ژیانی خۆم زۆر زۆر خۆشە لێرە دەیخوای گەورە مەفهوم سەلامەت زۆر سپاس بۆ ئێوە تۆ ناو چییە؟ هانا هانەخان لە چەنی؟ حوت باشە مەکتەب خۆشە؟ زۆر بەتابەتی مەکتەبی چۆخماخی خشە؟ بەڵێ باشە ئافرین بۆ تو بابزانم ڕەفیقەکە و ناوی چییە؟ دیمەن دیمەن خان چۆنیت؟ وەڵا باش تۆ لە چەندی؟ حوت تۆش حەزت لە مەکتەبە؟ ئار وەڵا باشە خوازی لە نامی؟ ناوەڵا ئەی ئەم کچە عەقڵە ناوم نەمامە نەمام خان چۆنیت؟ باشم تۆ ناوەکەی خۆ پێ خۆشە؟ بەڵێ نایگۆڕیت؟ نەخێر باشە ئەی تۆ؟ شایستە شایستە تۆ لە چەنی؟ من لە پێنجم لە پێنجی ڕەفیقەکەش لە پێنجە؟ بەڵێ باشە ئەم خاتونە ناری ناوت چییە؟ ناری نارین مەکتەب خۆشە؟ بەڵێ زۆر باشە ئافرین بۆ ئێوە دەستان خۆش بێ مادام مەکتەبتان پێ خۆشە شتێکی باشە بەس چ شتێکم بۆڵێ چیم بۆڵی سرودێک دەبا ئەزانی چی با من بێمە ئێرەوە دەی ڕوو لە کامێرەکەکە دەی بۆمان بڵێ یەک تەنها خوددایە دوو بابە ودایە سێ خوشک و بێرەکانم چوار هاوڕێیەکانم پێنج ڕوکنەکانی ئیسلام شەش لە خەو هەستان حەو بۆ نانی بەیانی هەشت بارە قوتابخانە نۆ دەستپێکی وانەکان دا ڕوکنەکانی ئیسلام ئافرین بۆ تۆ سپاس ئەی چێتر شتمان بۆڵێ باش با بزانم تۆ چیمان بۆڵێ سرودی ئاشتێڵە دەی بێڵێ تۆ ئاشتی پێ خۆشە زۆر لەگەڵ شەڕانی وانە ناوەڵە لەگەڵ هاوڕەکانت هیچ جار عاجز بوویت نه باشە ئەگەر عاجزیش بوو زوو ئاش بەرەوە باشە زۆر ئاشتە بینەوە باشە تۆ گەر عاجزبی لەگەڵ هاوڕێکت چاوەڕێەکەی هاوڕێکت ئاش بێتەوە یا تۆ خێرا ئاشتە بیرەوە لەگەڵ من خێرا ئاشتە بمەوە ئافرین بۆ تۆ دێ با بزانین سرودەکەم نای ئاشتیا منیش وەک گوڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم منیش وەک گوڵ و کۆتر لە ئاشتیدا جوانم نامەوێت جارێکی تر وێران بێ نیشتیمانم بەخچە و ماڵ و هێلانە بە ئاوەدانی جوانە ئاشتی خۆزگەی و هیوە بۆ مناڵ لەگە شوێنێک لە هەر جەیەکی دنیا کێ ئاشتی بەدی بێنێ لە نێرگزی خاکەکەم گوڵە بەرۆکی دەدەم حەز دەکەم وەک مناڵێ شۆڕشی مناڵ دۆستان دوو کەڵی جەنگ ڕاماڵێ لە ئاسمانی کوردستان تا ئەسپەر هەر ساباڵ بێ بەدڵی ئێمەی مناڵ بێ ئافرین بۆ تۆ دەست خۆش کاک شێخ سەلام عەلەیکم سەلام و ڕەحمەت الله و بەرەکات و پێشەکی بە خێراتنتانەکەم ڕەبی بە خێرێن هاتنتان بێتە مای خێر و بەرەکەت ئینشەڵا بۆ ئەم دێی اللهم ئامین ئامین کاک شێخ بە لە سەرەتا لەوە بپرسم ئێستا بینەرێک بڵێ چۆخماق کەوتۆتە کوێوە دراوسێدەیەکانی کوێیە من حەزەکەم لە دەیەکانەوە دەست پێ بکەن دراوسێدەیەکانتان کوێ وڵی دراوسێدەکانمان
ئەمە لێرەوە مێوڵاکە و سنگرمان هەیە لێرەوە قزەرمان هەیە ئەکەوێتە دۆڵە ڕوت مالومە ئەکەوێتە ئەم دۆڵە ئێرە ئەمیش مالومەیە یاخسەمر و هەڵەت نیشمان هەیە ئەکەوێتە ئەوەوە ئەگەر ئێستا ئیشێکی نفوس و ئەوانەتان هەبێ هەرە بێ بچنەوە ماوەت چینەوە ماوە تێولێەوە بڕوینەوە چوارتایە بەڵام بۆ هەندێک ئیش ئاسانکاری کراوە بۆ هەندێک ئیش پێویست ناگە بچینەوە ماوەتێ بەڵام هەندێشە دەر پێویست سابێ بچینەوە ماوەت و دوای بچینەوە چوارتایە کەواتایەوە ئەبێ هەموو جارە بچنەوە لای کوونەماسی و ئەلێەوە دیسان بڕۆنەوە بۆ بچنەوە بۆ ماسی لێەوە بڕۆین بۆ ماوەت و دوای ژەگە لەوێ ئیشەکە نەکرێ لەوانێ ڕەوانەی چوارتایەمانکەن ئیشەکان ئێمە هەروایە باشە کاک شێخ بابزانم چۆخماغ ئەلحەمدوللا ڕووی لە ئاوەدانیە خوا نەخواستە چۆڵی چۆغماغ سپاس بۆ خوا هەر لە قەدیمەوە ئاوەدان بۆ ڕوولەدین بووە و دێشی فراوان بۆ دێشی دڵپاک و خۆش بووە بابزانم وەختی خۆی ئێمە مازانی کۆمەڵە شێخ لێرە بوون بڵێن ئەندازەیەک بە شێخە دێ مەشهورە بازانین کاریگەری ئەو شێخانە لەسەر دینداری و لەسەر ئەوەی کە خەڵک ئاوا بە دینداری ئەوانە بمێنێتەوە کاریگەری ئەوانە چۆن بوو حەمد و سەنا بۆ خوا ئێمە باو باپیری ئێمە لە پێش ئێمەشەوە هەمووی لێرە بوون و تەشێوخانەقان هەبووە و ئیمام بوون لەم دێی هەتا ئێسێش بە ئێسێشەوە ئیمامەتی ئەم دێی هەر ئەم بنەماڵەی شێخەکانێکن کە ئێمەی ئێتر لە ڕووی دینیشەوە حەمد و سەنا بەخوا عیبیان نییە و ئامۆژگاری خەڵکیان هەر کردووە و لە خزمەتی ئەو خەڵکی ئابوون و لە خزمەتی ئەم دێی خۆیان نابوون بە حەقیقەت بابزانم خزمایەتیەکەیە نازانم ئایا یەک سولالێ یا با بڵێن یەک ڕەچەڵک و تەریقەتە لەگەڵ شێخەکانی گاپیڵۆنە خۆی هەموو یەک بنە ماڵەیە بەڵام بە حکمی ئەوەی پەرتەوازە بوون ئێسێ نیوەی لە سلەیمانێ نیوەی لە گاپیڵۆنە نیوەی لە باڵخە نیوەی لە چۆغماخە ئینا وەکو ساداتی گاپیڵۆن و چۆغماخ هەمووی هەر یەک بنە ماڵە بووە تەریقەت حتمما قادرین وانە قادرین بڵێ باو باپیرمان وەکو دەروێش و ئەمانەیان زۆر بۆ کردویان و تەچیان هەبوو و بەڵام ئێمە زۆر ئێسێ ئەو هینانە هین ناکەین زۆر ئەی بابزانم ژیانی خەڵکەکە لێرە بە زۆری لەسەر چییە؟ ژیانی خەڵکەکە ئێسەیە فەرمویان پێشتر ئێسێ ژیانی خەڵکەکە بڵێم لەسەر چیە وڵا گەڕاوەتەوە سەر ترش چوالە ئەمانەی تر مەعاشی ژەیە ئەو خەڵکە بە زۆری خۆی کردوتە مەعاشەکە ژەوەیە کە بە چای خۆ دەیبینی لەسەرێ مەعاشە ئەمری خۆیەکە کاک شێخ جاران کە باسی چۆخماخیان نەکرد چۆخماغ زۆرینەی هەرە زۆری بەراو بوو بەراوێکی زۆری هەبوو بەستا عسیرەکەی عەرزەکان هەمووی بارن مەسەلە ئەوەی ئەرزی جەنابەت کە وەختی خۆیە گەرهاتیە بۆ ئەم چۆخماخەی پێ نەبوو بڕۆیە دەرێ هەر هەمووی ئەم جۆگایی کە هاتووە لە سەرچاوی پێڵێن ئاوەکەی هاتەوەکن ئەم مزگەوتەی ئێرە ئەم ئاوە هەموو دێیەکە بەشی خۆی بەراو لێ کردووە هەبووە دوو پارچەیە بووە هەبوو سێی هەبووە ئەو کاتەی تووتنەکرا لە دوا تووتنەکەی بوو بە فاسۆلیا ئێستا ڕێک بوون بە هین ئاو نەماوە ئاوی کارێزاومان نەماوە هەمووی بیرە ئەسکەس بیری خۆی هەیە لە ماڵە و ئێتر بڵێ لە بەراو ئەوانە ئیژی دەبێ نەماوە هەر ڕزقی ڕز و ئەوی ژەم ساڵ سپاس بۆ خوا سەرما بردی و نەجاتیە بابزانم ئەی ژیانی قەدیم جگە لە بەراو ئەوانە بابزانی خەڵک لێرە ژیانی چۆنە گوزەراند من حەزەکەم بزانم ئایا جووت و گاو ئەجا وڵاخە بەرزە و ئەوانە قەدیم ئەلێرە زۆر زۆر دڵی خۆشتر بووە ژیان ئێستا پێشکەوتوترە بەڵام ئەو کاتە دڵ زۆر خۆشتر بوو خەڵک زۆر مرتاحتر بوو کاکە ئەم مزگەوتەی ئێمە ڕۆژی جمعان 6 دانە نەقیزە بە دیواری مزگەوتەکەەوە هەڵاوە سرا نێزیکە 6 وڵاخە بەرزەمانە بۆ نەکگوێ دێژ هەر وڵاخە بەرزە ئەنجا دواتریش خوانەی بڕێ ئیش و کار بەڕێوە چوو زەرعەکرا من بۆ خۆم ڕەشکەش مەکرد نەکەین نەک هەر فەلاحەتی ڕەشکەش مەکرد نۆک نیسێک ئەمانە هەمووی خەڵک ئەی کرد و هەمووشی بە جووتیە کرا ئەوسا ئەم شتانە نەبوو بڵێ هینیش نەبوو جێرەکەش بە گازووتیە کرا باز لە دوایە جەنجەرپیا بووی تر بوو بە جان وردە وردە تەتەوەری کرد و دنیا پێشکەوتوو بە ئەم شێوانە هین کرا بابزانم وازانم ئاشیشیتیا بۆ ئێرەوە ئێرە بەڵێ ئاشیتیا بۆ دوو ئاشیتیا بۆ ئاشیشیان
هەر ئاشی چۆماخی بە ناوی حاجی مستەفا و حاجی عەبدوڵڵای حەمەسووری هەر لە چۆماخی نەمەتە لەم گۆمەساردی ئاشی خوارەشمانە بوو ئەوە ئیمالومەی بوو ئەو کاتە خەڵک هەر هەمووی باراشە برد بوو ئاشی من خۆم سەجار باراشم بردووە و لەوێ هاڕیومە و خەڵکی ژەو کاتێوەگە نەخۆش نەبوو کاکە گەرم و جۆکە هێشتەوە تێکەڵ یەکە دوای هاڕووی بێ شێشە سێمەعا سێهینی لێ کرد باراژی تر بڕۆ تا بەهارێ شێشەی نەبوو وەک ئێسێ مەراغ بیکوژێ سەیری ئەو کە بڵە سارەی هەیە سەیری ئەوی کا بڵە خانۆکەی بەرزە ئەو سای دڵ زۆر خۆش بوو زۆر بێمەراغ بوو. من ئەڵێم ئەمە قەڵانگە تۆژەڵی قەڵانگ نییە دەی باشە ئەی چییە بسەلمێنی دە باشە قەڵەنگ ئەوەیە کە مازووی پێکرێت مازووی پێەکەن ئەمە پێڵێن ئاسا دار عسا بەڵێ ئەڵێ دەرعسای دەستم ئەیانی ئەمە خۆی پێگرن بێتەوە بێ قەزابی تۆ هەبێت لای خۆی خۆ من نازانم عساکە داخۆ ئاوا بوو یا نەوعێکی تر بوو ئاوا بووە ئاوا بوو بڵانەوە چۆ هەیەک بڵێ ڕاستە فەرمووی ئەمە داری چییە عسایە چوالێ چوالێ خوا چوالە شتی باشی لێ بەرهەمدی باشە قوربان ئێستا تۆ لە شوانی بووی بەڵێ لە بانی ساعت چەنەوە ڕەوی ساعت 5 بە پێ قەمسەڵەکەش بێ نازانم هەوا سارد بوو بانیان دوێنە زۆر سارد بەس ئەمڕۆ گەرمە بەڵێ دوێنەی گوجستانە تۆ پێم بڵێ ئەم حیوانانە تا چۆ بردووە وڵا بردومەتە سەر ئەم شاخەیە گەر بە دیوی گاپیڵۆنە پیربایز پیربایز باشە پیربایز سەخت نییە ڕێگادا بەڵێ بەڵێ ڕێی ماڵاتی هەیە باشە ئەم شاخە بۆ مەڕ بۆ مەڕ خراپ نییە بڵێن بۆ بزنی باشترە بزنی باشە پێڵێن شاخەکە دڕە ئاوای پێڵێ تۆ پێم بڵێ ئەوە بەهارە شکر لەوەڕ باشە ئەوە بەهارەکەی شڵات تێرە خوۆن تۆ پێم لە زستان چیان لەیەکە ئەمە چۆن بەخەوەکی زستانە بێت تواقیان بۆ مشو بخۆین و گەڵیان بۆ بکەین و گەڵ هەر دارمازوو یا داربەڕوش داربەڕوو ئێمە بە زۆری دارمازوی کەمەکەین هەر داربەڕوو بەڵێ باشە ئێوە بەس حیوانی ورتان ڕاگرتووە یا ڕەشەوڵاخیش گاگەلیشمانەیە قوربان باشی خۆمانەیەش بێ تۆ پێم بڵێ ئێوە خۆتان بە چۆخماخیە زانن یا پێڵەن گۆمەسار ێسا بە خۆتان سەر بەخۆی خۆتان ڕاگەاندووە وەڵایی سەر بەخۆی خۆمان هەیە چونچە لەبەرەوەی کە پێڵەن گوندی گۆمەسار مانایەوە سەر بەخۆیەکە ئەجنا ئێمە ئەسلی چۆخماخین لە ساڵی چەندەوە هاتوونەوە ئێرە وەڵا وەکو هەشتا حەوت هاتین ئیتر کە ڕۆشتین و هاتوینەوە هاتوینەوە ئێرە پێشەوە ئێوە بێن بۆ ئێرە ئاوادان بوو کەسی لێ نەبووە لەبەر حیواناری ئاوە هاتوونێ ئێرە و ئێرە شوێنەکەی باشە بۆ حیواناری یا هەر مڵکی خۆتان و هاتوونە هەمووی مڵکی خۆمانە بۆ هاتوین ئێرە مڵکی خەڵکیکەی لێنێ و ئاوێکش لێ گۆمەسار هەر خۆی گۆمەکە ناوی گۆمەکەی ئەبێت تەسویریشی چونچە بۆی کە خەڵگەڵێ کەچێتە گۆمەساری kwa گۆمەکە ئەوە گەرەێکیش هەبوو ئەمبەلەشی بکردە زۆر چاک بوو باشە لەگەڵ ئەو برادرانە بامەلەش کرد تۆ پێم بڵێ خێری حیوانداری لەم گۆمەساردە هیچی ترەکەن وەڵی نەوەڵای چکەی وای شتیشکەی وای لێنی ئەگەرەوە تۆزە بەرهەمی چێوی هەبێ و نەوەڵای شتێشکەی لێ نییە حتمما گەرماتە با لێت گەڕم بچی لە ماڵەوە پشوێک بدەیت شەڵا دێنێ خزمەتیشت شەڵا دەی سەر چاوەکانم کاک شێخ بە دوو مێژوو تێکەڵکەین یەکیان مێژووی مزگەوتە ئەوەشیان مێژووی بابەتی شێخایەتیە با بزانین ئەم دوانە بەیەکەوە لێرە چ کاریگەریەکیان هەبووە هەم ئەو تاریقەتی کە پێگوترە شێخایەتی و هەم ئەو مێژۆش کە مزگەوت هەیەی بزانین جەنابتان ئەو تاریقەتێکی ئێوە هاتان بووە ئەو مێژووی ئێوە هاتان بووە ئەو مەلازادەیە کە ئێوە هاتان بووە چ خزمەتێکی بەر و مزگەوت کردوە لێرە سەرەتا بە ناوی خۆمە وەکو مامۆستای گوندی چۆخماخ و شێخی تەریقەت لەم منتقا بە ناوی خۆم و شێخانی تەریقەت و ساداتی بیرخردیەوە زۆر زۆر بە خێراتنیی گەرمتانەکەم و بە ناوی هەموو یەکەبەیەکەی گوندەکەشەوە بە خێراتنی یەکەبەیەکەی بەڕێستانەکەم و دەستخۆشی لەم ستافە جوان و بەڕێز و ئەمبرا بەڕێزانە ئەەکەم کەوا لە پشتی کامیرەوە بەداخەوە کە خۆیان لە ناو ڕسمەکەدانین دەستخۆشیانی یەکەین و زۆر زۆر بەخێر بێن و سوپاسانەکەین و خۆ
خی گەورە هیدایەت هەمان ومنتان هەر زۆر بێ ئینشاءڵڵا و لە هەموو ماڵێک لە هەموو دێک ئاوە ئامادە و حاضر بێ ئینشاءڵڵا. بەنیسبەت وەکو جەنابەت باست کرد بەنیسبەت مێژووی مزگەوتەکەمانەوە سپاس بخوا لەوەتی ئێمە بیرمان کردوەوە. من لەم تەمەنی خۆم تقریبن 55 ساڵ زیاترە بم لەوەتی من بیرم کردوەوە ئەم لێ ئێمە بێ مزگەوت نەبووە و بێ مەلاش نەبووە. بەڵام سپاس بخوا وەکو ئەوەش بووە نەبووە بێ مەلا و مزگەوت نەبووە. ئەم مامۆستا و مەلا و خەتیبەی ئەم مزگەوتانی ئێمە پچڕانی نەبووە لەخوا بەزیاد بێن. ئەوەی کە ئێمە بیرمان بێت لە باوکمان لە باپیرە گەورەمان لە باپیرە گەورەکەمانە کۆپیای هاتووە وتۆتی ئیلا لە بنەماڵی ئێمە مامۆستا بۆ لەم دێن واتە لە شێخ مەحموودی گەورەوە بۆ شێخ قادر و بۆ شێخ محیدین و بۆ سەی عومەر و بۆ شێخ عوسمان بۆ ئێسای من کام لە هەموو بنەماڵەکانی ئەم ساداتی ئێمە بڵێن ئیلا مامۆستا بۆ لەم دیا دەوامی کردووە سپاس بخوا بە پێی تواناش خۆمان هەڵاکێشین ئێمە بە پێی توانە سپاس بخوا ئەوەی کە توانی بێتمان و ئەوەی کەوا زانی بێتمان و کەوا لە توانێت ئێمە و دەسەڵاتمانە بوو بێ وەکو زانست و دەرس و تەدریس کردومانە ئەگەر تەنیا نەفرێکی بێ وتمانە هەرباب بێ و نەک داخرێ و نەبێ بەڕاستی ئەمە تەمان بەرەکەتێکی گەورەی بەهرێکی گەورەی خی گەورە بە ئێمەی بەخشیوە سپاس بخوا تا ئێساش من لە خزمەت ئێوەدام و لە خزمەت ئەم دیێدام مامۆسای ئەم دێم و بەرەپشوشی ئەم دێم ئەگەر قوبوڵکەن هەتا لە ژیاندا بم ئینشاڵڵا لە خزمەتیان نابم. کاک شێخجان بە ئەوەش بپرسین قەدیم لە ساڵانی بەر لە نەوەتەکان لە هەشتاکان بەرەو خوار داوا یاخود با بڵێن هۆشیاری ئاینی کە شێخانی تاریخەت ئایان کرد گونداگوندە ڕۆشتن تۆبەی خەڵچاندا ئەدا ئامۆژگاری خەڵچانە کرد حەز دەکەم شتێک لەو بابەتم بۆ باسکەی. سپاس بخوا ئێستاشەوە هەر بەردەوامە لای ئێمە بەردەوام ئەلحەمدوللا سپاس بخوا بەڵام بەهۆی ئەم وەزعی نەخۆشی کۆرۆناوەرە تۆزێ ساردونەوەیکی تیا بوو بەڵام ئەویش نەک لەبەر ئەوە کەوا نەتوانی لەبەر ئەو خەڵک تووشی ئازار و مەیتی نەبێن. ئێستا سپاس بخوا ئێمە خۆمان وەکو بنەماڵی ئێمە بنەماڵی حایسی عومەری چۆخماخ کە ئەو مەرقەدەکەیەتی لەبێایە و ئەیبینین دوای ئینشاڵڵا لەوە هاتوو ئێمە حەزەکەین دێوە دێ بگەڕێین هەر کەسێک هەر ئیشێکی بێ ئێمە بێت ئیشەکەی بێ ئێمە حەل کری ئێمە لە خزمەتیای ئێمە خۆمان بە پشووکی هەموو کە دەزانین و زۆرمان لە هیچ کەس نازمان هەیە لە گەیاندی هەموو پەیامەکانە چونکە خی گەورەش خۆی فەرمێ لا ئیکڕافی دین ئەوەی کە حەقە ئەوەی کە پێویستە ئەوەی کەمە بەستە سپاس بخوا ئێمە ئیگەینین بەچی ئەیگەین بۆی کەوا کە ئێمە لێرە بۆن مناشینە ئەم دی دراوەسەماچین دیەک وردەوە دەوای لێ پێشە دێتین کە چوینە شوێنەکە خەڵکی ئەمان ناسێت ئەزانێ ئێمە چین ئەزانێ ئێمە ئەهلی تەریقەتنی ئەهلی شەریعەتین ئەزانێ ئێمە کەسانێک نین کە خەڵکی لە ڕێ لابین بۆ ڕێگە ڕاستەکەی. پرسیارێکی زۆر گرنگ ئەویش ئەوەیە کە هەندێک پیان وایە تەریقەت و شەریعەت لێک جیاوازن بەڵام ئایا تەریقەت و شەریعەت چەندێک لازم و مەلزومی یەکترین یاخود تاواکەری یەکترین؟ قسێکی زۆر جوانە بەڕاستی زۆر پڕمەعنا و معنایەکی زۆر گەورە هەڵەدێن هەشت تەریقەتێک لەژێر چاوەدەری شەریعەتانە بێ ئەوە بەتاڵە کاوانە خاوەنەکەی ئاگای لەو تەریقەتە نییە تەریقەت یعنی شەریعەت یعنی وەکو چۆن گوڵێک لە باخێکە ئەپشوێ لە ناوی ئەو گوڵە هینێکی تایە سەمامێکی پشویتیان ڕوح دەکەین شەریعەتەکە ناو تەریقەتە بێ ئاوا ڕەنگ باتەوە جا تەریقەتی بێ شەریعەت بەنا بەخۆ خەڵکی بەعکس و هەڵۆژێرەوە لەوانەیە بەرێ و تووشی خەتەرناکی بن بەنا بەخوا بەنامان بام. کاک شێخجان با بزانم ئێستا بەرەو مزگەوت و عیبادەت و هەروەها لە گوندی چوخپانخە ئاوادانی مزگەوتەکەتان چۆنە؟ سپاس بخوا بەڕاستی ئەوەشیان نەک بڵێم هەر لە ئیساوە لەوەتی دێر زەمانەوە لەوانەیە بەڕێزیشان بە ئاگا بن لە هەشتاکانیشە لە پێش هەشتاکانە لە حەفتاکانە لەو کاتەی کە تۆ بوو تەیارە تۆ بوو تەیارە ماڵ بە ماڵ بندار بە بندار لێ ئەدا وەڵای جومعە لە بندارەکانە کرد سپاس بۆ ئەو خوایە تالاوێ حماشە لەو بنشاخە کرد لەبەرچی لەبەر و ئێمە وەکو عادەت فێر نەبووین عیبادات فێر بووین ئینسان نابێ وەکو عادەت بێت سپاس بۆخوا مزگەوتیشمان دائیما قەرباڵ بە دائیما هەموو جەماعەتێک ئەوەی کە خەڵکی لە ماڵ بێ و لە ئیش و کار نەبێ بەڵام دیەکەمان چووکم فەقیرە هەمووی خەریکی ماڵەتداری و باغ و باغات و خۆشتان معلوماتان لەم کاتانێک کاتی ئیش و کار و جیاڕوشتی وایە خەڵکانێک گەرنەیە
یعنی ئەمە جێنی گەرانی نیشەڵە جێگرنی بەڵام ئەگەر مەجاری هەبێونەیە بەڕاستی تاوانە بەڵام لەخوا بەزاربێ خەڵکی ئەمە خەڵکێکی مسلمانە خەڵکێکی میوان دۆستە مزگەوت دۆستە ئیسلام دۆستە سپاس بۆ خوا دائیمە مزگەوتمان لە 200 و 300 و 400 کەمتر تیایی نەبوو لەخوا بەزیاد بێ کەواتە ئێمە زۆر خۆمان بە خۆشحاڵ زانین کە ئاوا لەو ئاستەدای سپاس بوو. چۆنن باشن با لێرە و دانیشم منیش باشە بازانم تۆ ناو چییە؟ دیە ئەمە چییە؟ ئەمە پرچە؟ ئەمە جۆرە پرچێکە وانە؟ ئەو چێ بۆ وای لە کردی؟ خۆم خۆت؟ چۆن نتوانی ئەوە؟ ئاسانە؟ باشە ئەی تۆ ناو چییە؟ لەنیا دڵنیە؟ لەنیا خوشکن؟ ئامۆزان ئامۆزان؟ بەڵێ فەرقی نییە هەر خوشکردوانە باشە بازانم تۆ لە مەکتەب لە چ لە هەشتم لە هەشتی مەکتەبە پێ خۆشە بەڵێ باشە ئەی ئیشی ماڵەوەکەیت بەڵێ ئیشی ماڵەوە چیە زانی قاپشۆردن گستکدان بەس توش نازانم ئەی نانکردن ئەیش نازانم ئیشە قورسەکان نازانی بە ئەی تۆ بابزانم ئیشی ماڵەوە زانیت باشە بە تۆڵەن چی چاوشین ئەی تۆ چاوت ڕەساسیە شینە سەوزە چییە؟ شینە پێت خۆشە کە چاوشینە؟ چاوشینیش جوانە ها؟ باشە ئەی تۆ ئیشی ماڵەوە ئەزانی هیچ؟ وەڵام منیش هەر قاپشۆرین و گسکدان ئەزانم قاپشۆرین و گسکدان بە گسکی کارەبایی؟ بەڵێ گسکی کارەبایی و کەسەی زانێ با بزانم لە دوای ساڵی 1970 وەختی ئەم ناوە هەمووی خەڵک بەجێ هێشت و کاول بوو پرۆسی ئەنفال و ئەوانش لەم دەڤرە دەسی پێکرد دوای ئەوە تۆ لە ساڵی چەندەوە هاتوویتەوە بۆ ئێرە ئێرانە بەساڵی لەسەر سەمی هاتبووە لەگەڵ کوڕێکی ئەو کوڕێ لێرە بوو حەفی ڕووەچێوی لەسەر ئێران دووتمەڵم هێنا ئەفشا خەسارمەوە کەسی دیانەمەم دیە ئەی تۆ بە تەنیا چت دەکرد لێرە تۆ بۆ جەم نابدوت بوتمەڵم هیاوی شارم لێرە تۆ ئەفشاقانە شارم کەسی دیانە بوو وڵای تر کاکە نانمان لێ بڕا پەرشان بووین بەڵام نان بدامە کوڕەکە خواردیم لەگەڵی بڕۆی بە پشی وازم بۆ خۆی خاڵە ئەومە برچی بوو خەریب حیات من بەر لە برسانە ڕۆشتین بەرەو گاتپڕون ئەو ناو ڕۆژین مامەڵ حەزود بوو سەرچەند بوو کەراماکە هەموو دیەکان چۆ بوو کەسی لێ نەبوو وڵای تر ڕۆژین کێچینە کارەزە و ئەو هەر بە پیا ڕۆژی وڵای بن وەستام کرد وەستام وڵای خۆی خواگری سیارێک پیا بوو لەو شەقانەی کارێژەی بوو دەوانێ ما ناسن کۆت مەڕاوەستێ ناپیا و کوتی و گعی بەنەوەچی هەڵتم وڵا بە تۆڵم تۆ ناسم دی باشە بۆ وان پیاڵی وڵای زانیم بۆ پیاڵم کوڕی هێزم تیا نەماوە لە برسان وڵا سوالی کردن ماڵی هەتا ماڵی بردینی زۆر خۆش بوو باشە ئەی کەواتە ماڵ لەکەیوە لێرێ لەوە تێوە ناکردەوە لێرێ یعنی لە دوای نەوەتوێ خوا ساڵە کوڕەکەم دوای توای دوێم هاتمەوە بخم خانێک پشتکردم بۆ کرد دا دوای هات ئەو خانم کردەوە دوونەوە ئەوان بوو ئێستا وازم کوڕەکان هەمووی لە شارین تۆ بازار حەکردم ئەوسا هیچمان نەبوو زۆر دەستمان کرد بوو فەقیر بووین بەخوام بازار حەکردمانە خانوەکەش گەورەیە زۆر گەورەیە ئیتر کێرەکەی بەس بەڵای خەڵکیان جێ باش تێکەی پێ بڵێن خەڵکیان تێی زۆر پیاوە ئەزانی بۆ پیاوە ئەم خانی من ڕوخە دستانیش بوو کوێ لێ هەر هەمووی بە بەفر ڕوخا بەس نەوەڵە هەر لە خۆی ڕوخا بێ قەزابی نازان بۆ چێ ڕوخا وڵای خەڵکیان دی هاتن بە دوو ڕۆژان باش چاکردمەوە خستم خستم ئەو حکومە دەگوی دیناری کرایم ئەم یەکێتە ئەو خانێک بە چاکردمەوە تێگەشتی ئەم خەڵکیان دی زۆر پیا بۆشتیوە زۆر چاکرد تۆ ئەزانی چی بیسومانە کە پیاوێکی قسە خۆشیشی تۆ یەک دوو شتی خۆشمان بۆ بجێڕەوە شتی خۆشمان بۆ بجێڕەوە تۆ دەی لەناو تۆ بپرسم بزانم لەناو براکانە برا بچووک بووی ناوەنجی بووی چی بووی ئەڵا من بچووک نیم ناوەنجی بەزانم تۆ بزانم لەگەڵ کاکشێخ ئەوان چیت لەگەڵ برا گەورەکەوت و ئەوانە چۆن ئیش و کارتان کردووە لێرە چۆن لێرە بەڕێوە چوون وڵای شێخ مادی
کاروان یەکێت خود جێڕاشیەوە بەس وەڵی عیبێکە بکات مەڕ نزیکە بۆ مەڕ بەلایەکی یاڕی دوژمنی مەڕ بوو ئەیجە باشە تۆ ئەو کاروانی بکە بەخۆیان حەق نییە نۆرە مەڕێ بکە دا وڵا خزمەتی باشیانەکە لە ماڵی لای جیاواز خزمەتیانەکانی ئەگەستی باشە عرضە دەستی دا خزمەتێکرد بەس بەخوا عەزەتی زەبوو بەس بەخوا زۆر بگونا و مالی زۆر گونا بوو هەزاری بە گونا بوو من تۆزە هین بوو وەکو ئەوی نەبوو پەقی حاڵ نەبوو ئەو پەقی حاڵ بوو باونی تۆڕا بوو پەقی دەنگی ناکرد ئەی باشە بابزانم ئەو لە ئێوە تووڕە نابوو بەگەر با ماچوو بوو گەنجە دەجاریش باشە تۆ بابزانم ئەی ئەوش لە ئێوە تووڕە نابوو چێ شێخمەدی ئەگە ماخر باش نەبوو بەخوا مەخوا باش نەبوو لەمە گەوەتر بوو ئیسمانەکەی هیندی قەدیریەکە لە بغەدە جاریا بوو جێ پێنام بەرەو شاخی سەرەوە کۆ لە شێخمەدی ناتوانم بە قورئان بم ناچێتەوە دابەر ببێ هێگەشتی ڕشکەکانی لە آخر جیا ڕستکە جیا بەقی داشتە بوو دا زۆر تەرانە ئاوای پیشانی سالم لە دارەجی دوێرە لەمە شاکەوە وایتر هێگەش من پێدا لە خوارێ دەمێتم بڕاشە بڕم وانێ خوا نێمەدا خدوتم ناکرد خوات مافێڵیەوە دۆزم وتم شێخمەدی یەک شتێکی خۆشم پێ قورئان پێ ناڵم بپارەم بیتی لێ چییە کۆتم شێخمەدی وا جەماعەتی ئەڕەنیەکان هاتوون کابرای خۆش ناوی حاجی برایم بوو زۆری خۆشەویست دەمیا لێ چاوەڕێی تۆکەن کۆچی وایەکتم بەرەوە وەڵای بیریچەوە نەجاتم بوو نادێ دام بەخوا نەجاتم بووەوەی ئەرە وەڵا تۆ پێم بڵێ چرە دڵخۆشەکە لێرەی ئەی بەچیەوە مەشغوڵی خۆ قەیناکە خۆ بێ شتێکە بێت تۆزە پێوە مەشغوڵ بی هەرا تۆ ڕۆژتواکەم نەختەی ئەمە حیوانشمانەیە حیوانەکان بێت مەغزولی ئەوم شتێکشمان ئاشێ ماشەکەمە بەغەکەمە بڵێ حیوان خۆ هەچێکی ڕاگری لێرە بەخوا هینی دەوێ یعنی خوا ئاگادارێت حەت کەسێ وڵات لەم دەی بەخەو کردوێت بای دوو مانگ تێچوو لە هاوێن جێەکەی بۆ کردین لە هاوینەوە دابزانە دوسێ مەنگات تۆ خۆش تۆ بابزانم وەختی خۆی گزرت کردووە خەڵوزت کردووە هەڵای هەموو شتەکانم کردووە خەڵۆزم کردووە گیاندرووە دوێنم کردووە هەموو ئیشێک کردووە باشە تۆ دروێنە و جادورون و خەڵوز کامیان زۆر ناخۆشن وەڵای گەڕاتی دەوێت جادرون لە خەڵوز خۆش لە خەڵوز پیسە دوو کاڵاکی زۆر پیسە دوو کەڵ ڕەشەبی و خوا گەورە محفوظت کە ئینشەڵا کاکە سەلام عەلەیکە سەلام ورحمەتوڵڵاه تەمان تۆ کوڕێکی ئەلامیت بەڵام ئیعلامی پشت کامێرەی وایە بەڵێ سەربازی بوون سەربازی ئەمڕۆ قساکەوە تا بۆ یەکەم جار یەکەم جارە دەرەکەوی یەکەم جارە دەرەکەوت نا وەڵا بابزانم جارێکش هەر لە کەناڵی پێیان دەرکەوتم باشە خەباجان تۆ بابزانم چنێک لەم دیاژیاوی من تاپۆلی سێ ناوەندیش بڵێنەوە هەر لێرە ژیاوم تاو کاتە لێرە ژیاوم کە دێوە بۆ ئێرە چیت بیرێتەوە وڵا تەپان یادگاری مناڵی چکە تەمەنی مناڵیمان هەر لێرە بووە هەروانەمان بیرەکەوێتەوە شوانە کاریمان کردووە ئاشوانی کار و بەرخ و ئەم شتانە جا تەلەبە بووین و ئەم شتانە ڕەفیقەکانت چەندێکی لێرە ماوە ڕەفیقەکان هیچی لێرە نەماوە ناوەڵا هەموویان لە سلێمانەوەی کە بڵین زەواجی کردبێ یان چۆتە دەرەوە تۆ بۆ خۆت ماڵی خۆت لە شارە ماڵی باوکشت لە چۆخماخە بابزانم مانگانە هەفتانە بە دوو مانگ جارێک چوزانم چۆن دێ بۆ وڵات هەم ماڵم لەوەیە بەخوا هەمیشە گلەی لە خۆمەکەم زۆر خراپم بۆ هات و چۆی ئێرانی زۆر درەنگ درەنگیم دایک و باوکو گلەی لە ناکەن وڵات تەبان خۆ چ شتێ هەیە بەڵام دایک و باوکم کە دێوە ئێرە هەر چوار دەوری شاخە چ شاخە ڕەش چ ئاسنگەران پێربایز بەو شاخوچەوە ناچێت وەڵاهی من ئەم شاخوچەوانە بڕواکەی هەموویانم گەڕاوە کاتی خۆی هەموویانم گەڕاوە ئێستاش ئەلم فتراتمە هەر بۆ یادەوە چوم سەرێکم لەو قەڵاتیا پێڵن قەڵات بە ڕۆژی بچووک چوم سەرێکم لێ جارجاراتم بۆ ئەم شاخە ڕەش ئەو لوتە بەرزانە ئەوە جارجاراتم یعنی وەکو یادگارێک وە خۆشەکات بابزانم تا چەند چۆخماخت خۆشەوێ ینی چۆخماخ بۆ تۆ ئێشێکە لەو شوێنانەی کە گرنگی پێدەی حەزەکەی یا مەسەلەن تەنانەت بەهاران بۆ کاتی سەفرە ئەوانە دێوە بۆ ئێرە وەڵای من چۆخماخ هەمیشە وتومە ئەگەر بارودۆخەکەم نەبووایە ئێستاش حەزم لێ لێرە بژیم بەس بارودۆخەکە تۆ چ لە ڕووی کار و کەسابەتی ژیانتەوە بێ
کە ناتوانانی بێتەوە ئێرە ژینا وەکو حەز بڕاک ئێساش حەزم لێرەیە دڵم پێکرێتەوە زۆر بابزانم چی چۆخماخ زۆر پێخۆشە وڵا سروشتەکەی سروشتەکە ئەوەی جاگەر تۆ قسە لەسەر لاانە ئایلی شتەکە بکەیت ئەوە دایک و باوەوە هەموو شتێکە من هەمیشە خۆمەکەم قوربانی هەر خۆڵی بەر پێکەشیان ئەوە هیچ دەرەجەیەکە کە من لەبەر بێمەوە لەبەر دڵی ئەوان لەبەر خاتری ئەوان نیەوە چونکە دایک و باوەک شتێکە کە دووبارەی نییە بەڵام وەکو قەزەی سروشتەکەش ئەوەش هەر شتێکی جوانە ینی شوێنێکە دڵ ئارامیە خۆی ئەوە شتێکی دەرونیشە بە وشەیەکی کورت ئەتوانی هەستی خۆتمان بۆ دەربڕی سەبارەت بە چۆخماخ یان ئەگەر بڵێن کاکە وشەیەک کە تعبیری خۆشەویستی خۆتی پێ بکەی بۆ چۆخما غەڵیت وڵا هەمیشاڵم نیشتیمانی ئارامی منە لە ماڵەوە گریای بۆ لای من وتت چی ئەچم بۆ لای بەرنامەکە حەزت لە بەرنامەکەیە باشە ئەی چی بۆ بەرنامەکەڵی نازانی ئەی تۆ بۆ حەزت کرد بێ بۆ لای من حەزت کرد لە تەلەڤیزۆن دەرچی ها قشیشی جوانی هین کردووە جێڵە لیاوە جوانە زۆر جوانە تۆ باشە بە من نقڵت بەمێ باش دەی نقڵەکە هەڵگرە بەڵە خۆشەویستان بەم شێوەیە لە دەڤەری شار باژێڕ و لە گوندی چۆخباخ کۆتاییمان بە بەرنامە ئەمجارەشمان هێنا تاکو بێگەشتنەوەیکی دیکە و دەڤەرێکی دیکە و گوندێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان